سڵاو بەهار دیارە لە کاتژمێردەی ئەمڕۆ لەمە مۆنومنتی ئەنفال لە شاری چەمچەماڵ 33 ساڵ یادی کارەساتی ئەنفال لە بەڕێوە چوو کە بەشدۆرێک لە بەرپرسی حزبی حکومی ناوچەکە لەوێ ئامادە بوون لەگەڵ ئەوەشدا بەشێکی زۆر لە کەسوکاری ئەنفال لەسەر مەزارەکە و مۆنومنتەکە ئامادە بوون دوای ئەوەی کە تازە گۆڵینە لەسەر لۆگۆ مۆنومنتی ئەنفالدان دواتر کەسوکاری ئەنفال کراوان و بەرپرسانی ناوچەکە سەردانی مەزارەکەیان کرد و لێرە ئەو مەراسیمە بەڕێوە چوو ماوەی زیاتر لە نیو کاتژمێر ئەبێ مەراسیمەکە کۆتایی پێ هاتووە و ئێستاش ئەگەر ببینین کەسی لێ نەماوە لە مۆنومنتی ئەنفال ئەوەی کە لێرەیە تەنها بەشێک لە کارمەندانی مۆنومنتەکە ماونەتەوە لە داوا ماو هاوکات چەند چالاکێکی بواری ئەنفالیش لە ناوبینای مۆنومنتەکەدا ماونەتەوە کاک بارام سوبحی هەم نەوەی ئەنفالە و لەگەڵ ئەوەشدا خۆی چالاکێکی بواری ئەنفالە و چەندین بابەتی ڕۆژنامەوانیشی بڵاو کردەوە لەسەر کەیسی ئەنفال لە سنوورەکەدا من هەوڵەدەم قسەی لەگەڵ بکەم کاک بارام سڵاو لێبێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتم ئەمێ وەک نەوەیەکی ئەنفال و هاوکات وەک چالاکێکی بواری ئەنفال و ڕۆژنامەنووسێک قسەم لەسەر کەیسی ئەنفال بۆ بکەیت و ئەوەی کە تێبینیە بەلای ئێوەیە لەسەر کەیسی ئەنفال چییە؟ زۆر سوپاس بەوە بە من وەکو خۆم پێم وایە کەیسی ئەنفال تا ئێستا تەنها بریتە لە کەیسێکی زۆر ڕۆتینی و سادە لە لای حکوومەتی هەرێم نەبووتە قەزەیەکی گەورە قەزەیەکی نەتەوەی کە ئیشی لەسەر بکات چی لەسەر ئاستی ناوچەیە چی لەسەر ئاستی نێودەوڵەتی لەبەرەوە ئەبینین بۆ یادەکان زۆر بە لۆکاڵیەکرێ بە وەکو بچووکترین نمونە ئەگەر سەیریکەین دووەم ئەو کارانەی کراون لە ماوەی ڕابردووە لە 33 ساڵی پێشوە تا ئەمڕۆ بارتەقای گەورەی و قوربانیدانی گەورەی پرۆسەی ئەنفال نەبوو چونکە ئەنفال یەکێکە لەو تاوانە مەزنانی کە ئەکرا لەسەر ئاستی جیانە زۆر کاری لەسەر بکرێت بە نمونە ئێستا ئێمە هەر لەگەڵ ناوی ئەرمینیا یاخود ناوی ئەرمەنەکان سەر جینۆسایدمان بیردێتەوە بەڵام بەداخەوە کاتێک باس لە تاوانی ئەنفالەکرێ یاخود ناوی کوردێنێمە تاوانی ئەنفالمان بیر ناکەوێتەوە یەکێکی لەو خاڵانی کە حکوومەت نەیتوانێت کاری لەسەر بکات ئەوەیە تا ئێستا ڕووفاتی ئەنفال کراوان نەهێنراونەتەوە زۆرینەیان لە بیابانەکانن و ئەوانەشی کە هێنانەوە لەم گۆڕستانی ئێرە بە خاک سپێردراون پشکنی دیانیان بۆ نەکراوە لە کاتێکا دانانی تاقیگەیەکی DNA بۆ پشکنی چی ڕووفاتەکان کە هێنرێتەوە چی کەسوکاری ئەنفال کراوان تەنها 10 ملیۆن دلاری تێچێت کە ئەمە هیچ بڕێک نییە بۆ حکوومەتی هەرێم بەلای منەوە جێگەی سەرسوورمانە نەوتی کوردستان ئەگاتە بازاڕەکانی ئەمریکا بۆ ئەو سەری دنیا ئەڕوا بەڵام تەرمی ئازیزانی ئێمە باوکو کەسوکارەکانمان تا ئێستا لە بیابانەکانی باشووری عێراق ناتوانێت بێنرێتەوە بۆ کوردستان پێم وایە ئەگەر حکوومەتێک خەمی کەسوکاری ئەنفالی لە کۆڵبنایە لانی کەم ئەوانەیە کردووە لە سەر ئاستی ئەوەی بۆ دووبارە نەبوونەوەی ئەم تاوانە تا ئێستا ئەوانی کە بەرپرس بوون لەم تاوانەیە بەدە لەو دادگای کە لەلایەن ئەمریکیەکانەوە دانرا و سەدام حوسێن و دارودەستەکەی کران ئەو کەسانەی تر کە پلە دوو بوون و یاخود بەشدار بوون تیا لە ئاستی کووردا بڵێن و کوجاش و مستەشارەکان ئێستا معەزەز مکەڕەمەوان ڕێز لێگیران و لە لای دەسەڵاتی کوردینە و کەسوکاری ئەنفال پاداشتی شەدرێنەوە هەنێکیان من ئەتوان بە بەڵگەوە بە ناویش بڵێم و ئەزانم چیان بۆ کراوە چۆن کراوە هەر لەم سنوور و لە کەرکووک و لە ناوچەکانی دیکە بەڵام بەداخەوە کەسوکاری ئەنفالی شەبینین لە کاتێکا خزمەتێکیان کرێتە ململانەیەکی حیزبی و زۆر بە شێوەیەکی ناوچەی مامەڵە لەگەڵ ئەم پرسەیە ئەکرێت